کاک حاکم چۆنی؟ سلامت بێ خوا زۆر مەمنۆن چاوان. وەڵا باش. کاک حاکم ئەتوو بەرپرسی دۆسیێ ئەو پێنج چالاکوانە بووی وەنیە؟ چۆن؟ ئەتوو بەرپرسی دۆسیێ و پێنج چالاکوانەی بادینان بووی وەنیە تەحقیقت لەگە کردینە؟ کاتە ناچی کاکە بەسەوان قەسا بکە شەرم بکەن بەسە. ئێ باشە پرسیارە لێت دەکەین ئەتوو حاکمنی؟ هاوڕێیان ئەو کاتتان باش. من ئەو کورتە ڤیددیۆ یەک دوو دەقەیەم تەنیا بۆ یەک شتە، یعنی یەک ببینن ئەو جەلاد و تەوان ئەو بەرپرسانەی پارتی لە سندیکای ڕۆژنامەنووسان ئەو ڤیددیۆی کەمێک لەمەوبەر بڵاومان کردەوە ئەوە کۆنە چەک ماوەیەک لەمەوبەرە دوو ئەو ئاسایش حاکم مەسعود شنگاڵی کە گەورەترین دادوەرە لە ئاسایشی گشتی دەست سوورە، یعنی دەستی ڕەشی پڕ لە تاوانە دەیان ئیمزایکی دیە و ئەوانە بەشەکن لە پرۆسەی وەک چۆن بەعسیەکان دادوەرەکانیان ڕۆژنامەنووسەکانیان ئاسایی ئەمنەکانیان ئەوانەی پارتی وێجێتی شوان کە ئەزیەتی خەڵک دەدەن یەکتیپی هیچ فەرقێنە بەڵام لەگەڵ ئەوەش ئێمە بۆ پەڕی ڕێز و ئەتەکێتی دیبلۆم ڕۆژنامەنووسی چالاکوانی بواری مەدەنی تەلەفۆنیان لۆ دەکەن و پێیان دەڵێن ئێمە یعنی ئامانج لەوە هاوڕێیان هیچ ئەو تەنیا بۆ ئەوەیە ئەو ناڕزایەتیانە کو لە سوسیال میدیا دەردەبردرێت کو لە سزادە دەیان بینین دەمانێت بیگەینە ناو ماڵەکانیان دەمانێت ئەو پەیامە بەوانە بدەن ئەوەی ئەوانە دەیکەن گەلە خەتەرە یعنی سمعەی خۆیان و خێزانی و بنەماڵەکانیان ئەوە دەبن و دوو بە خەڵکیان بناسیێنی ئەو جەلادانە هاوڕێیان پارتی وێچێتی هەر بیسی کەس نین ئەو تاقمەی سەرێ سەدانی وەکو ئەوانە خوارد وەکو چۆن بەعسەکان دەوائیری ئەمنەکان ڕۆژنامەنووسە ڕووزەر دەکەن هەمان شتن دەبێ ڕسوا بکرێن دەبێ بە خەڵک بناسێنرێت دەبێ ناڕەزایەتەکانمان بگەینە ناو ماڵ و ئاراستەی خۆیانی بکەین ڕووبەڕوو پێیان بڵێن ئەوەی ئەنگۆ دەیکەن ناپاچیە تاوانە ئیتر لەو ڕوانگەوە کردومانە بەدە خۆش حاڵیەوە بڕۆن جێ بدەنێ و ئەمن لە پشتەوەش زۆر ئاگام لێ بڕوا بکەن هیچ بەرپرسێک ئێستا ناوی تەلەفۆن جواب داتەوە ئەڵڵاگە یەکێکی زۆر زۆر خۆی بیتن ئەوە بەشەکە لە فشار پەیامی ترسگەیاندن و ڕسواکردنیان و پێیان بڵێن ئەگەر ئەنگۆ ئازاری گەنجە تێکۆشەر و ئازادی خوازەکان دەدەن ئێمەش پێمان دەکرێت بۆ مێژوو ڕسواتان بکەن بۆیە ئەو تەلەفۆنانە شێوەیەکە لە فشار لە ڕسواکردن لە ناڕزایەتی دەربڕینەکانمان ڕوو بەڕوو لەگەڵیان هاڕە ئینسان بۆ بترسێ لەو سەرسەری و مرۆڤ کوژانە دەبێت ڕوو بەڕوو ناڕزایەتەکانمان پێیان بڵێن ئێوە ناپاکن ئەوەی دەیکەن خیانەتە هەر لەو ڕوانگەەوە بوو ئەو تەلەفۆنانە دەکەین بەردەوامیش دەبین بە هیوام ئێوەش بەردەوام وەک دەبینن ئەو بەرپرسانە زیڕەیان کردێ بڕوا بکە گچکە و گەورەیان زیڕەیان لە تەلەفۆن کردیە من ئەزانم لەبەر ئەوی دەترسن هەر بگرن و باشترین شێوەی لە خەباتە من نەگی خۆمان ئەوانە بڵێ هەر ئەو کوڕی تەلەفۆنی لەو پەرلەمانتارەی پارتی بەهمەن کرد لەسەر نەمانی ئۆکسسیژین چ دەنگدانەوەیە چ جوور ئەوەیەکی هەبوو هاوڕیان ئەو خەباتە گرنگە پارتی وێچێتی تەواو دەبی شێوەی خەباتمان بگۆزینەوە لەگەڵ یان بە شێوازی تر خۆ ناکرێ هەر خۆ پیشاندان دە کەس لەوێندە ڕابۆستین و ڕەخنەیان لێ دەگری جوابنی هەموو دنیا ئەویان دەکاتن جوابنە دەبی ئێمەش میتۆدی خەبات بگۆڕن سەرکەوتن و ڕسواکردنی هەموو ئەو چەتانەی پارتیوێکی دیگە دەستیان سوورە بە خوێنی و دەستیان سوور و ڕەشە بەرامبەر ئەو دەنگە ئازاد و خەڵکە تێکۆشەرانە